ڕاوشکارێکی ئەمریکا کە خاوەن پێداویستی تایبەتە لەبارەی مەلەفی خاوەن پێداویستیە تایبەتەکان و گروپە پەراوێزخراوەکانی کۆمەلگا لەگەڵ کاربەدەستە باڵەکانی عێراق و هەرێمی کوردستان کۆبووتەوە. لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا دەنگی ئەمریکا لێی دەپرسێت کە هەستی چۆنە هیچ بەرپرسێکی باڵای عێراق و هەرێمی کوردستان نابینێت کە خاوەن پێداویستی تایبەت بێت. جگەلەوەش وەک خاوەن پێداویستە تایبەتەکان دەڵێن لە مافە سەرەتاییەکانیش بێبەشکراون. پرسیارێکی گرنگە لە ڕاستیدا بەشێک لە خاوەن پێداویستی تایبەتەکان هەست بە دڵشکان و نیگەرانی دەکەن. تەنها بربەستی فیزیکی نییە، بەڵکو کۆمەڵگەشت تێڕوانیانێکی تری هەیە بۆ خاوەن پێداویستی تایبەتەکان. ئێمە وەک کەسانی خاوەن پێداویستی تایبەت دەمانەوێ ڕۆڵ و بەشداریمان لە کۆمەلگا و بەڕێوەبردننی وڵاتدا هەبێت. لەم نێوەندەدا دوولایەن دەتوانن ڕۆڵ و کاریگەری خۆیان بگێڕن تا دۆخەکە زۆر باشتر بێت. ئەوانیش ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی و میدیایە، دەتوانن کۆمەلگا ئاگادار بکەنەوە تا کەسانی خاوەن پێداویستی تایبەت ڕوبەڕووی هیچ ئاستەنگێک نەبنەوە. سارە مینکارە ڕاوشکارەکەی وەزیری دەرەوەی ئەمریکا لەبارەی سەردانەکەی بۆ بەغدا گوتی لە سەردانی ئێمە بۆ بەغدا لەگەڵ حکوومەت باسی ئەومان کردووە کە کۆمسیۆنێک یان دەستەیەکی تایبەت بە مافی خاوەن پێداویستە تایبەتەکان دروست بکرێت بۆ ئەوەی لە هەڵبژاردننی داهاتوودا بتوانن دەنگ بدەن. لە کوبوونەوە و سەردانەکەشیدا بۆ هەولێر وەها دەڵێت. لە هەولێر لەگەڵ وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتیدا قسەمان کردووە بۆ ئەوەی لەگەڵ گروپێکی واشنگتن کار بکەن لەبارەی مەسەلەی کۆکردنەوەی داتای خاوەن پێداویستیەکانی تایبەتەکانی هەرێمی کوردستان. یاسای ژمارە 22 ساڵی 2011 لە پەرلەمانی کوردستان دەرچووە کە تایبەتە بە ماف و ئیمتیازاتەکانی خاوەن پێداویستە تایبەتەکان، بەڵام جێبەجێ نەکراوە. بۆیە خاوەن پێداویستە تایبەتەکان داوا دەکەن هەرچی زووە ئەو یاسایە جێبەجێ بکرێت. دەچینە پەیمانگەیەکی تایبەت بە خاوەن پێداویستیە تایبەتەکان و بەڕێوبەری ئەو پەیمانگەیە دەدوێنین لەبارەی سەردانی ڕاوێژکارەکەی ئەمریکا. 4 ساڵی ڕابردوو ئەوە نزیکەی بۆ 5 ساڵ پێی دەڵێم تا ئێستا من و شوانێکی بەرمەڕ هەمان ئەو گۆچانە بەکاردێنین کە دەمانێت پێی بڕۆین. گۆچانشی تەکنۆلۆژی داڕاستایش تەکنۆلۆژیمان نییە. پێی دەڵێم هەموو کۆمپانیەکانی گەیاندن بە تەلەفۆن و بە ئینتەرنێت تا ئێستا ئەپلیکیشنێکیان دابین نەکردێت کە ئەو لە وڵاتانی ئەوروپا و ئەمریکا هەیە بەنابینا دەڵێ کامێرەی مۆبایلەکەت بکەوە من هاوکاریت دەکەم بڕۆ بەسەرکەوە دابەزە لاپەڕی کتێبەکانم بدێ بابۆت بخوێنمەوە. هیچ لەو ئاسانکاریانەمان نییە. بۆیە پێی دەڵێم ئێمە پەراوێز خراوین تکا دەکەین فشار دروستکەن لەسەر دەسەڵاتی کوردی و دەسەڵاتی عێراقیش. بەپێی ئامارە نافەرمیەکان لە هەرێمی کوردستاندا 90,000 کەس تۆمار کراون کە خاوەن پێداویستی تایبەتن، مۆچەکانیشیان 150,000 دیناری عێراقیە. بەڵام سەرچاوەکان باس لەوە دەکەن کە لە ساڵی 2013 تا ئێستا هیچ خاوەن پێداویستیەکی تایبەتی نوێ تۆمار نەکراوە. ئەحمەد جێباری دەنگی ئەمریکا، هەولێر.